خولێکی فێربوونی میوزیکە و ژمارەیەک هونەردۆست بەشدارن تێیدا. ئەوان هێندە خۆشەویستیان بۆ موزیکەیە، کاتێکی زۆریان بۆ فێربوونی تەرخان کردووە. مامۆستاکەشیان کە شارەزایەکی بواری میوزیکە لە هەوڵدایە بۆ گەیاندنی فێرخوازان بە ئاواتەکەیان. لەم کاتی جەنجاڵی ژیانە، لەم کۆرۆنایە، لەم هەموو کێشەیەدا مۆزیک تاقا شتێکە کە ئەتوانێت لایەنی ڕوحی مرۆڤ پڕ بکاتەوە. ئەو ئەتوانێت ئەو بۆشایە ڕوحیەی کە لەم هەموو جەنجاڵی ژیانە تێکەوتووە مۆسیقا ئەتوانێت پڕیکاتەوە هێمنێک بە ڕوحی ئینسان بەخشێت. بەشداریم کرد لەم سنتەرە بۆ فێربوونی میوزیک بە تایبەتیش گیتار. خەونێکی مناڵی بوو کە فێری ژەنینی گیتار بم، بۆیە ئەم سنتەرم بە باش زانی هەلێکی باش بوو بۆ من کە بەشداری بکەم و لێرە فێری ژەنینی گیتار و پەرەپێدان بە تواناکانم بکەم. سەنتەری چالاکی گەنجانی کەلار کە ژمارەیەکی زۆر گەنج ڕۆژانە هاتوچۆی دەکەن، جۆرەها خولی فێربوون دەکاتەوە. ئەم سەنتەرە گرنگی بە میوزیکیش دەدات و ناوبەناو خول بۆ ئەو گەنجانە دەکاتەوە کە سەردانی دەکەن. ئاماژەکردن ئەم خولانە بە تایبەتی خولی هونەری مۆسیقا ئەوەیەکەوە پەرە بە توانای گەنجان بدەین، پەرە بە هونەری مۆسیقا بدەین لە شاری کەلار و دەوروبەریدا. دوای ئەوکەوە هەستمان بە بۆشایەک و فەراغێکی گەورە کرد لەو بوارەدا لە سەرەتای دامەزرانی سەنتەرەوە کە ساڵی 2002 دامەزراوە تاوەکو ئێستا توانیمانە بەردەوام خولی فێربوون بکەینەوە ئەو گەنجانشی کەوا پێیان خۆشەکە فێر بن، بەشێکی زۆریان توانیان لە ڕێی گروپەکان و پەرە بە تواناکانی خۆیان بدەن. زۆرێک لەو گەنجانەی کە ئارەزووی فێربوونی میوزیک دەکەن ڕەنگە خواستی ئەوەیان نەبێت ببنە میوزیک ژەنێکی دیار، بەڵکو دەیانەوێت فێری میوزیک بن و ئارامی بۆ ڕۆحی خۆیان دەستەبەر بکەن. پێم خۆشە یعنی بوومە میوزیک ژەن، بەڵامی تر خۆ بەدەستی من نییە، لەوانەیە ببم لەوانیشە نەبم. حەزەکەم کەستریش فێرکەم، یعنی ئەگەر فێر بووم ئەو شتانی کە فێر بووم حەزەکەم کەسانی تر فێرکەم دوای خۆم. بەشێکی زۆر لەوانەی بەشداری خولەکانی میوزیک دەکەن کچانن. ئەمەش بەمانای تێپەڕاندنی قەید و کۆسپە کۆمەڵایەتیەکانی بەردەمیان لێک دەدرێتەوە. گەنجە بەشدار بووەکان بە دیقەتەوە لە دەستی مامۆستاکەیان دەڕوانن، دەیانەوێت کەمێ زووتر فێری ژەنینی ساز و گیتار بن. بەڵام ئەوان هەرچەندە پەلەیان بێت فێربوون کاتی دەوێت. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، گەرمیان.